با پێی پرۆژەکەش منداڵانی خانەکانی چاودێری کۆمەڵاتی دەدرێنە و خێزانانەی منداڵیان نیە و دەیانەوێت ببنە خاوەنی منداڵ. ڕێکخراوی ستێپ بە هاوکاری ڕێکخراوی یونسێف ماوەی زیاتر لە 6 ساڵ لە سەرخاڵی پرۆژەیەکن بە ناوی خێزانی جێگرەوە تا لە ڕێگەیەوە ئەو منداڵانە لە خانەکانی کوڕان و کچانن دوای هەڵسەنگاندن و ڕاهێنان بدرێنە ئەو خێزانانەی ئامادەن منداڵەکان لەخۆ بگرن. سەرەتاش لە سلێمانیەوە دەست بە پرۆژەکە دەکرێت بۆ گفتوگۆکردن لەسەر گرنگی و کاریگەری ئەم پرۆژەیە لەسەر منداڵان و هەروەها چۆنەتی جێگیرکردنی منداڵ لە خێزانی جێگرەوەدا. میوانداری بەڕێز عومەر گوڵپی بەڕێوەبەری گشتی چاودێری کۆمەڵایەتی و گەشەپێدانی سلێمانیمان کردووە. مامۆستا سڵاوت لێبێت و سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. سڵاو لە بەڕێزت هەروەها بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام. مامۆستان پرۆژەیە بە کوێ گەیشتووە؟ چ کارێک کراوە بۆ ئەوەی ئەم پرۆژەیە سەرکەوتن بەس بهێنێت و لە کۆمەڵگەدا جێپێی خۆی دیار بێت؟ بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان، پرۆژەی خێزانی جێگرەوە بیرۆکەیەکی نوێیە، وڵاتانی پێشکەوت و ماوەیەکی زۆرە جێبەجێیەکەن. پرۆژەکە لەسەر ئەو بنەمایە وەستاوە کە ژینگەی سروشتی و ئاسایی و شایستە بە منداڵ خێزانە. ئەو منداڵانی کە بە هەر هۆکارێک خێزان لەدەسەدەن کاتێک لە خانەکانی نەوجەوانان پەروەردەکردنی نەوجەوانان ئەمێننەوە بەڕاستی ڕاستە دەتوانرێت خواردن یان شوێنی مانەوە، پەروەردە، لایەنی تەندروستی و یاری و ئەوانەیان بۆ دابین بکرێ، بەڵام ئەوەی کە ناتوانرێت وەکو پێویست بۆیان دابین بکرێ خۆشەویستیە و ئەو خۆشەویستی و گەرمیەی لە ناو باوەشی خێزانە هەیە. بیرۆکەکە خۆی لەسەر ئەوە بیناکات کە منداڵ کاتێک خێزانە ئەسڵیەکەی لەدەسەدا، خێزانە بایۆلۆجیەکەی لەدەسەدا، ئەو پێویستە لایەنە بەرپرسەکان بگەڕن بە دوای خێزانێکی ترە تاوەکو ئەم منداڵە لەو خێزانە پەروەردە بێت. لە کاتی گەشەکردن و جێپێخۆیکردنەوەی خێزانی جێگرەوەشە لە هەر وڵاتێک لە هەر شوێنێک لە چوارچێوەی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیە ئەوە خانەکانی نەوجەوانان وەکو وێستگەیەک ئەمێننەوە، تیاندا مناڵ بۆ ماوەیەک ئەمێنێتەوە تا ئەو کاتەی کێشەکەی ئەگاتە ئەو ئاستەی کە بتوانرێ بە خێزانێک بسپێرێت. لە کوردستانە ئیشەکەوە لە ئاستی عێراق شامە بۆ یەکەم جارە هەنگاو بەرەو ئەوە ئەنین کە بچێتە بواری جێبەجێکردنەوە. ماوەیەکی زۆرە وەک بیرۆکە و پرۆژە هەیە و من لە کاتی دەست بەکاربوونمەوە تا ئێستا کە زیاتر لە ساڵێک و 3 مانگە هەنگاوی زۆر گەورەنراوە، کردداری ستافەکان ئامادەکراون، توێژەرانی کۆمەڵاتی و دەرونی ئەوانەی پێویستە لەو بوارە کار بکەن ڕاهێنانی باشیان وەرگرتووە و ژمارەیەک خێزانیش بە هەمان شێوە دیاریکراون، هەڵبژێراون و ڕاهێنانیان وەرگرتووە ئامادەن بۆ پرۆسەکە و لایەنە بەرپرسەکانیش دوێنراون، قسەیان لەگەڵا کراوە، ڕوونکردنەوەیان پێدراوە لەسەر بیرۆکەکە بۆی لە کاتی پێویستە هاوکار بن دەستگای پۆلیس، ئاسایش، تەندروستی، پەروەردە، دادوەرە بەڕێزەکان، یەکێتی زانایان و ئەوقاف، هەموو ئەوانە چکە بەڕاستی پرۆژەکە لە ڕووی لە هەموو ڕوویەکەوە بە کۆمەڵگەی کوردستانی تازەیە. کۆمەڵگەی کوردستانی کۆمەڵگەیەکی خۆگرە و هۆگرە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە نێو خۆیە و زۆر ئامادەیە بۆ ئەوەی کە دەیان منداڵ ئەتوانم بڵێم سەدان مناڵیش لە باوەشی خێزانەکانی تری کۆمەڵگا و خۆبەخشانە بەخێو بکرێن، پەروەردە بکرێن. بەڵام ئەم خویستە ئەم چاکە کۆمەڵایەتیە ئەبێ بە سیستەم بکرێت لە ڕێگەی دامەزراوەیەکەوە بێ کە تیایدا پرۆسەی گەورەبوونی مناڵ، پەروەردەبوونی مناڵ و ئایندەی مناڵ ڕوون و وەرچاو بێەوە مافەکانی بە تەواوەتی پارێزراو بن. زۆر چاکە مامۆستا، پرۆژەیەکی لەم جۆرە کە یەکەم جارە لە هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێت و دەخرێتە بواری جێبەجێکردنەوە و ئێوە وەکو وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی دەتانەوێت ئەم پرۆژە یەکەم جار لە سلێمانی جێبەجێ بکەن. تا چەند پێتان وایە پرۆژەیەکی لەم جۆرە سەرکەوتن بەدەست دێنێت؟ ئایا ژینگەکە گونجاوە بۆ سەرکەوتنی ئەم پرۆژەیە؟ ڕاستی ئێستا ئێمە ناومان ناوە ئەزمونکردن و سەرەتا لە شاری سلێمانیەوە ئەزمونیەکەین چونکە ژینگەی کۆمەڵایەتی و ڕۆشنبیری سلێمانی لەبارترە بۆ ئەوەی بیرۆکەکان بەتایبەت لەو بوارانە زووتر جێبەجێ بکرێن. وەک بیرۆکە لە وڵاتانی دنیا جێبەجێ ئەزمون کراوە و سەرکەوتوش بووە و بەدڵنیاییشەوە سەرکەوتوە چونکە تۆ بەراوردەکەی بە ژیانی خانەکان ومانەوەی منداڵ لە خانەکانی نەوجەوانانە بە ئەزمون دەرکەوتووە کەمانەوەی منداڵ لە خانەکانی نەوجەوانانە ئەو ئامانجە گەورانە ناهێنێتە دی کە هەر کەسێک وە کۆمەڵگە و میلەتێک و حکوومەت وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ئەو دامەزراوە معنیەکان بە مافی منداڵ و مافی مرۆڤ
ئەو تموحەیان هەبێت کە ئێمە ئەزانین ئەو ئامانجە گەوران نایەنی لەبەرەوەی نییە کە لەوێ ستافی دڵسۆز نییە نەخێر لە کوردستان لە شوێنانی تریش ئێمە لە کوردستان خەڵکی زۆر دڵسۆز و خەمخۆرمان هەیە بۆ منداڵ لە خانەکانە بەڵام ئەو باوەشە گەرمە ئەو سۆزە و حەنانە و خۆشەویستی لە خێزانە هەیە لە خانەکانە نادۆزرێتەوە یا بەدی ناکرێت زۆر باشە بۆیە کۆمەڵگەی کوردیش کۆمەڵگەیەکی پێکەوە تەبایە و لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ئاستێکی زۆر باشی جێگیریایە ئەتوان وە مؤهلە بۆ چاکەی کۆمەڵایەتی من وایە بینم کە ئیشەڵا پشتیوان بەخوا پرۆسەیەکی سەرکەوتووە بێت بەس ماوەتەوە بە دامەزراوە بکرێت کە یەک لە پێویستیەکانمان مەسەلەی بە یاساییکردنیەتی چونکە هەتا ئێستا ئەوەی لە دادگاکانی کوردستان و عێراقا جێبەجێ کرێ یاسای ڕێعایی ئیجتیماعی چاودێری نەوجەوانانە کە ئەو یاسایە تەنها ڕێگە بەو خێزانانە ئەدا داوای مناڵکەن کە هیچ مناڵێکیان نییە زۆر با من قسەکەم تاواکەم عەفو یەک لەحزە بۆی قەتع نەبێ و ئەو منداڵانەش ئەبەخشرێنە ئەو خێزانانە کە هیچ کەسوکارێکیان دیار نییە ینی باوانیان دیار نییە بەڵام لەم پرۆژەی خێزانی جێگرەوە هەموو خێزانێک چ مناڵی هەبێیاننا ئەتوانێت بێتە پێشەوە ئامادە بێت مناڵی پێ بسپێرێت و هەر مناڵێکش لە خانەکان ئەبێ بە هەر هۆکارێک چاوانی باوانیان دیارە چاوانی باوانیان دیار نییە دەکرێت بسپێرێن بە خێزانەکان زۆر باشە مامەستا ئێوە لەو پرۆژەیەدا دەتانەوێت ئەو منداڵانەی کە لە چاودێری کۆمەڵاتی سەرپەرشتی دەکرێن دابەشیان بکەن بەسەر ئەو کەسانی کە دانەوێت خۆیان چاودێریان بکەن ئایا ئێوە هیچ مەرجێکتان داناوە بۆ کەسانی کە دانەوێت ئەو منداڵانە بگرنە خۆیان هیچ مەرجێک هەیە بۆ ئەوانە کە دابەشیان بکەن یاخود هەر کەسێک کە بێوێت دەتوانێت منداڵ لە بەڕێوەبەتی چاودێری کۆمەڵاتی وەربگرێت و خۆی سەرپەرشتی بکات بەپێی یاسا عێراقیەکان ئەو مەرجانەی کە ئێستا هەن یاساین و لەگەڵ ڕەچاوکردنی بارودۆخی کۆمەڵایەتی و یاساییشا لە خێزانەکانە بەڵام ئەوەی لە پرۆژەی خێزانی جێگراوە جێگەی بەرچاوە هەموو جانبەکان ڕەچاو کراون یعنی ئەو خێزانانەی کە ئەکرێ مناڵێکیان پێ بسپێرێ بە کۆمەڵێ فلتەری زۆرا تێپەڕن تا و کاتەی دڵنیابیتەوە لەوەی ئەم خێزانە شایستەیە بەوەی منداڵێکی پێ بسپێری لە ڕووی پەروەردەیەوە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە سومعی ئەو خێزانە لە ڕووی پێشینەی تاوانکاریەوە لە ڕووی نەخۆشیەکانی بۆ ماوەییەوە لە ڕووی ئەوەی ئەم باوکو و دایکە لەم خێزانە ئامادان شیاوی ئەوەن ئەتوانن منداڵیان پێ بسپێرییاننا پاشان ئەگەر کەم و کوڕێ خەلە لێ گرفتێک هەبێت ئاستیان بەرزەکەیتەوە بەڕاهێنان بۆ ئەوی لە ئەسڵی پرۆژەکە تێبگەن و شارە ئەگەر تەنانەت گرفتێک هەبێت لە خێزانەکە لە باوکو و دایکە لە مەسلەی پەروەردەکردی منداڵە ئەوە بە خول و ڕاهێنان لە ناو پرۆژەکە ئەو دایک و باوکە کە خێزانی جێگرەوەن ڕائهێنرێن فێرەکرێن ئاستی ڕۆشنبیریان بۆ پەروەردەی مناڵ بۆ مافەکانی بەرزەکرێتەوە بۆی ئەو منداڵی کە ئەوان ئامادەن وەریگرن پیانە بەخشێت بالفعل ئەو ئامانجە گەورە بێنێتە دی کە کۆمەڵگە لی چاوەڕێیەکە تاکێکی بە سوود پێشکەشکا بە وڵات زۆر چاکە مامەستا ئێستا لە خانەکانی چاودێری منداڵاندا کۆمەڵێک توێژەری دەرونی و توێژەری کۆمەڵاتی چاودێری ئەو منداڵانە دەکەن کە ئێوە سەرپەرشتیان دەکەن بەڵام ئایا کە ئەو منداڵانە دابەشکران بەسەر ئەو خێزانانەدا دواتر چاودێریکردنی ئەم منداڵانە لە ڕووی پەروەردەییەوە کارێکی ئەستەم نابێت ڕاستیەکەی بۆ هەموو کارێک گرفت و کێشە هەیە و تەحەدیات هەیە ئەبێ ئەو موەسسانەی کە هان بەهێز بن بەرامبەر ئەو گرفت و کێشانەی یەنە بەردەمی وەک چۆن پەروەردەکردنی مناڵ لە خانەکانە ڕوبەڕووی کێشە بێتەوە و ئەو پەروەردە و ئامانجە گەورە نایەنێتە دی کە هەمومان ئەمانەوە بۆ مناڵ بە هەمان شێوەش لە پرۆسەی جێگیرکردنی مناڵ لە خێزانی جێگرەوە لە خێزانە خۆبەخشەکانە ڕوبەڕووی کێشە بێتەوە یەک لەوانە ئەدای دامەزراوەکانە ئەگەر حکوومەت دامەزراوەکانی بەهێز بن کاری خۆیان بکەن مەسەڵەن ئەو گرفتانەی ڕوبەڕوویانە بێتەوە لە ڕووی داراییەوە و ئەو گرفتانی ڕوبەڕووی تاکەکانیشە بێتەوە کاریگەری لەسەر ئەدای تاکەکان هەیە بۆ نمونە کاتە موچەی کەمە بێتەوە بۆ نیوە بە دڵنیاییەوە ئەو ئەدایکە لێی چاوەڕوانەکرێ لێی نایەتە دی و لێی نابینی لە کاتی پێشکەشکردنی ئەداکەیە لە دامەزرا و فەرمیەکە بۆیە بە دڵنیاییەوە ئێمە ڕوبەڕووی کێشە بینەوە بەڵام ئێستا پرۆژەکە لەم سەرەتایەوە بە پشتیوانی ڕێکخراوی یونسێف بە هاوکاری ڕێکخراوێکی تر ڕێکخراوی ستێپ کە کوردی بەریتانیە پرۆژەکە جێبەجێکرێەوە ئەو پێویستی سەرەتاییانەی کە لە بواری داراییە پێویستن دابین کراون
تا ماوەیەک پرۆژەکە لەسەر خۆی بوەستێ ئەو ڕێکخراوە پشتیوانی داراییەکە بەڵام بە دڵنیاییەوە دوای ئەوە وەستاوەتە سەر بەهێزی دامەزراوە کۆمەڵایەتەکان کە بەڕاستی دامەزراوی گرنگن من تەمەناکەم حکوومەت یاریێمی کوردستان بودجێ گەورە دابینکە بۆ دامەزراوە کۆمەڵایەتەکان زۆر باشە زۆر باشە کۆتا پرسیارم ببوورە ئایا لە ڕووی یاساییەوە ئەو منداڵانە دەبن بە خاوەنی ڕاستەقینەی خێزانە جێگرەوەکان ئەوانەی کە لەو ماڵاندا پەروەردە دەکرێن لە ڕووی یاساییەوە چ مافێکیان بەسەر ئەو خێزانانەوە دەبێت دەتوانین بڵێن بەپێی ئەو یاساییەوە داتانەوە دەبن بە میراتگر لەو ماڵانەدا خێزانی جێگرەوە لەبەرەوەی تازە و نوێ لە کوردستانەوە ئەو ماوەیەش کە پەرلەمان لە کار وەستاوە نەتوانراوە پرۆژەیەکیان پێ بدرێت و ئەوانیش دیارە لە کاردانین لە دەوامدانین لە ئیشیانانین بۆی بە یاسایەک ئەو پرۆژەی خێزانی جێگرەوە ڕێک بخرێت ئێمە لە وەزارەتی کار لە ئێستا سەرقاڵی ئامادەکردنی ڕێنماییەکین بە پێی ڕێنماییەک پرۆژەی خێزانی جێگرەوە بەڕێوەچێ لەو ڕێنماییە وردەکاری هەموو ئەو شتانە دیاریەکرێ بە فکرەی پرۆژەی خێزانی جێگرەوەش ئەوەیە کە منداڵ ئەوێ یا مؤسساتی کۆمەڵایەتی دامەزراوی کۆمەڵایەتی حکومت ئەیانەوێ خێزانێکی شایستە بدۆزنەوە و ئامێزێکی گەرم باوەشێکی گەرم و پرسۆز بۆ منداڵەکان بدۆزنەوە لە ڕووی یاساییەوە ئەو منداڵانە وەک لە یاسا عێراقیەکە هەن نابنە هی ئەو خێزانانەی کە بیانە بەخشێ بەڵکو منداڵ بۆ جۆرەی خۆی ئەمێنێتەوە ئەکرێ بۆ ماوەی هەفتەیەک لای خێزانی جێگرەوە بێ ئەکرێ بۆ ساڵێک ئەکرێ بۆ 18 ساڵی تەمەنی بەڵام دوجار ئەمە ویستی منداڵەکە و مؤسساتی کۆمەڵایەتیە کە بە دوای لانەیەکی ئارامە ئەگەڕێن نەک وەک ئەوەی کە لە یاساکەی لە یاسا عێراقیەکە هەیە و لە دادگاکانە کە خێزانێک بە دوای مناڵێکە ئەگەڕێ لە پرۆژەی خێزانی جێگرەوە دامەزراوەی کۆمەڵایەتی بە دوای باوەشێکی گەرم و پرسۆز ئاگەڕێ بۆ منداڵانی خێزانەکانیان لەدەستداوە بەڵام بە شێوەیەکی گشتی کاتێ ئەمە تەماشاکەن ئەگەر منداڵێک باوانی دیار نەبێ دایک باوکی دیار نەبێ 5 ساڵ 10 ساڵ ببەخشێ بە منداڵ لای منداڵێک بەخێو بکرێ هۆگری و خێزانە بێ خێزانەکە هۆگری و منداڵە بێ ئەگەر لە ڕووی یاساییشەوە نەبێتە منداڵیان ئەو بە دڵنیاییەوە لە ڕووی کۆمەڵایەتی و دەرونیەوە زۆر سپاس بۆ بەڕێز عومەر عەبدوڵڵا گوڵپی بەڕێوەبەری گشتی چاودێری کۆمەڵایەتی و گەشە پێدانی سلێمانی سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانی دووبارە سپاس